ئەمانە نان دروستەکەن ئەیدەن بەم میلەتە. ئێمە لێرەوە تکا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین لەلایەنە پەیوەندیدارەکانەکەین. 2 ساڵە ئەم بەڕێزانە لەسەر داوای ئێمە لەسەر لیژنەکانی بەدواداچوون لە سەندیکای کرێکاران هەوڵێکی زۆرمان داوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان، جەنابی قایمقام، جەنابی سەرۆکی ژووری بازرگانی، جەنابی چاودێری بازرگانی سلەیمانی، جەنابی پارێزگاری سلەیمانی، ئەنجومەنی پارێزگای سلەیمانی بەڕێز هەموو لایەنەکانمان لێ ئاگادار کردووەتەوە لە ماوەی 2 ساڵە ئێمە پشتیوانی داوا و داخوازی ئەم داماوانین کە ئایانەوێ وەکو مرۆڤێکی ئاسایی بژین. بۆیە ئەمانە ئێستا لە هێز و توانا و تەحمولیانە نەماوە، ماوەیەکی زۆرە و نانی ئەیکەن زەرەری لێدەن. سەرباقی ئەوەی ڕسوماتێکی زۆری حکومە داتۆتە سەرشانیان، سەرباری ئەوەی کە بەردەمی غەرامەیەکی زۆرەکەون. بۆیە ئێمە ئیستا لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان قسەمان کرد کە بڕیاریەوەیان داوە لیژنەی هاوبەش لە وەزارەتی بازرگانی پێک بێنن ڕۆژی یەکشەممە یەکلایی بکەنەوە ئایا نانەواکان چی بکەن باشە، چەند نان بدەن بە هەزار، گونکەکان غەرامەکەی چەند بێ، حکومەت چیان بۆ دابینەکە. بەڕاستی ئەو با داواکاریانی ئێمە لە جارانی پێشووترە لە ماوەیەم 2 ساڵەیە یاداشتانی دامانە بەلایەنە پەیوەندیدارەکان تەنیا یەک خاڵیان بۆ ئێمە جێبەجێ کردو، ئەویش کارەباکەیە. کاتێک کارەباکەیان بۆ جێبەجێکردوین خۆ غەرامە کۆنەکەیان هەر لەسەر نەسڵی بینێتەوە. بۆیە ئەمانە جاری چکەش کەوتونەتەوە ژێرباری ئەم گرفتە کە معاناتێکی زۆریان هەیە و لەسەر داوای ئێمە ئەم بەڕێزانە چاوەڕوانەکەن ڕۆژی یەکشەممە ئەو لیژنەی بڕیارە لە وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستانی بەڕێزەوە وەڵامی ئەم نانەوەیانە باتەوە چاوەڕێەکەین ئەمانە وەڵامان بنەوە. ئەگەر ڕۆژی یەکشەمە وەڵامان نەدەنەوە من پشتیوانی تەواوی داخوازیەکانیانەکەم بە داخستنی نانەواکان چونکە ناکرێت لەوە زیاتر ئەم نانەوەیانە زەرەر بدەن لە گیرفانی خۆیان. نانەوا هەیە لەم شارەیە چۆتە ژێرباری قەرزێکی زۆری جوملەچیەکانی ئاردەوە، نانەوا هەیە لەم شارەیە چۆتە ژێرباری قەرزی جوملەچیەکانی ئەوانی کە پێداویستەکانیان هێنێ بە دابینکردنی نان لەم شارەیە. ئێمە تکاکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان، تکاکەین لەلایەنە پەیوەندیدارەکان ئاوڕێکی جدی لەم بارودۆخە بدەنەوە، چونکە ئەمانیش مرۆڤێکی ئاسایین، ماڵیان هەیە، مناڵیان هەیە، کرێچین، ئەیانەوێ بژین دەست بۆ گیرفانی کەس نابن لەسەر هێز و بازوی خۆیان بژین. بۆیە تکاکەین ڕۆژی یەکشەممە وەزارەتی بازرگانی جوابمان بداتەوە بۆ ئەوەی نەبێتە باعیسیەوەی نانەوخانەکان لەم شارەیە دابخرێت سواستانەکە. بەڵام ئەگەر ڕۆژی یەکشەممە ئارد و سوتەمەنی و ئەو پێداویستیانەمان بۆ دابین نەکەن و هەرزانی نەکەن بەڕاستی ناچارە بین 6 نان بکەین بە 1000 دینار بە وەزنی 100 غرام، 4 نانیش بکرێ بە 1000 دینار بە وەزنی 150 غرام. ئەگەر ئەوە نەبێت ئەتر ئەوە بەرپرسیاری لەسەر ئێمە نابێت. لە ڕۆژی دووشەممەوە نرخی نان و سەمون ئەگۆڕێت. ئیتر ئەگەر حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان لە هەوڵی هاوڵاتیان و لە خزمەتی هاوڵاتیان ئەو کارە نەبێ ئێمەش حەز ناکەین گرانی دروست بێت لەم شارەیە، ئێمەش حەز ناکەین هاوڵاتی ئەو بارەگرانەی بچێتە سەرشان. بەڵام ئەگەر حکوومەت خۆی بەرپرسیارەتی نەخاتە سەر ئەستۆی خۆی بەڕاستی ئیتر ئەوە وەکو کاسبکاران ئێمە ناتوانین ئەو باجە بین. تا ئێستا چەند ساڵە وەکو کاکچالاک وتی ئەم باجەمان داوە، قەرار بۆ سوتەمەنیمان بۆ دابینکەن، وەزیر سەرۆک وەزیران خۆی قەراری لەسەر داوە ئەوە 5 مانگ بۆ 6 مانگە بێ. کۆمپانیایەک ئەم غازێکی قۆڕق کردووە هەتا ئێستا هیچ شتێکمان پێ نادرێ، هەتا ئێستا هیچ هاوکاریەکمان نەکراوە. ئیتر زۆر سپاسان دەکەین من نوێنەری سەموخانە و نانەوەکانی سلێمانی سەلاح ساڵح کەریم. پێم بڵێ ئێستا فەردەی ئارد بە چەند هەموو کەناڵەکانەکەم بۆ ئەم هاترەتانی. یەکەم فەردەی ئارد جەناب و فەرمووی هەیە بە 48، هەیە بە 46، هەیە بە 44، هەیە بە 43. بەڵام ئێمە یەک داواکاریمان حکوومەت هەرێمەیە بۆچی 2 ئاشمانەیە، ئەم 2 ئاشێچکە لە سلێمانیەکی لە هەولێرە لە هەمویان گرانترە، داست بە 46 نادر بە 43.5.
جا ئێمەش زۆر سوپاسی حکومەت دەکەین بێن بە دەنگمانەوە بەڕاستی تەنگاو بووین بەڕاستی هیلاکین جارێ داوای پێشەکی لەینەکەم لە کاک شیروان مدیری زەمان ئێمە هەموو ئیبادە بووین بەهۆی زەمانەوە داواکاری لە حکومەت زۆر هەمووی هیلاکین ئەو زەمانەمان بۆ لەسەر لابە ئێمە ئیمکانێتی زەمانمان نییە هەیە پارەی پێ نییە مناڵەکانی بەخێوکە زمانی لەکوێ بوو بیا باشە حاجی باسی دوو هەڵوێستە کرێ یەکشەمە ئێوە چی ئەەکەن نانەواخانەکان داخەن یاخود نرخی نانگرانەکەن کاکە ئێمە بە جۆرەی کاک چالاکیش و کاک حایسەلاعش کە نوێنەری سەبخانەکانە تا ڕۆژی یەکشەمە ئەوەسین لە یەکشەمە بۆ دووشەمە ئێمە شەژانەکەین بە 1000 دیرار لە وەزنەکەی لە 100 گرام چۆگەن 1 ساڵ و نیوە داوا لە حکومەتەکەین کە کاراسانیمان بۆ بکە گەشتمان بۆ دابینکە 1 ساڵ و نیوە داواکەین ئێمە ئەی ئەمڕۆ نییە ئێمە 1 ساڵ و نیوە قەرزارین هەموو نانەوەیە گەیسە کە تۆی بینی لەم شوێنەیە وەساوە قەرزاری ئاتفرۆشە قەرزاری جوملەتی ناو بازاڕە یعنی تەواو تینمان بۆ هاتووە ئێسش کە وەساوین ئەڵێن بارگرایی نەبێت لەسەر هاوڵاتیان شتمان بۆ دابینکەن کە بۆمان دابینەکەن دەسەڵاتمان نامێنێ یا ئەبێ دای خێرا بە شەشگین بازاری